رکادی داخواز اندامتیا سویدی دنایتوی دا آلوز دکا راسموس پالودان سیاستمدار سویدی دنمارکی روژا شنبه پرتوکا پیروز اسلامی لپیش بالوسخانه ترکیه لستوکهولم شوتان دمکی دا که ترکیه داخواز سویدی اندامتیا ناتوی آستنگ دکا بردف که وزارت درویا امریکی نت پرایس روژنامه‌وانان را گفت که شوتاندن پرتوکین قرآن پیروز کارکی نپسند کریا او نفرت هر وصا وی بویر به کارکی نحزیه داناس کرن پرایز گوت جی کو شوتاندن قرآنی آزراندن بو و دباکو وی کسی به قصدی خواسته باکو پیوندی نبرا دو هفبند می نزیک ترکیه و سویدی دا خراب بکا سروکی ترکیه رجب طیب اردوغان و اکبر سفدانا خو پیشاندانا شوتاندنا قرآنی ستوکهولمی گوت کو اوی اندامتیا سویدیا ناتوی رد بکا گوتنین به هریس این اردوغان پیتر امکانا کو سوید و فنلند تبلی هفبندیا برابانیا روش آوای ناتوی ببن بریا هلبجاتنین سروکوماری و پرلمانی ین ترکیه دور خست اردوغان گوت بلا کسین کو دستور دانا و خو پیشاندانی لبر بالیوس خانه مل ستوکهولمی جبو اندامتیا خواد ناتوی دا ایدی لبندا پشتوانیا منبن سروکماری ترکیه دی سان رادگهینه کو اوید دهی محاسی آدار دا روژا هلبجاتنان دیار بکه هکا دما هلبجاتنی وره اشکاله کرن پشتی 6 روژان شون دا و گل ترکیه رو بکن صندوقن دنگ دانی شارزایک دی بیجه دنگی امریکا هکا اردوغان دخوازه سیامین گره جار خواه هلبجار بکه لازمه هلبجاتنک پیش وقت وره کرن لی خینیوی اردوغان نکاره ببا نامزد ایوب دمیر پیامنی دنگی امریکا لعنکری افراپورت شاندیه پروفسور دکتر مته کان کاینار بخواه لزانکوی حاجتپی دبشا زانستا ریوبری و آبوری دا اکادمیسینی دکه کاینار بیتر خباتوی لسر دیروکا ترکیه دوی واری دا جی گلک پرتوک نویسیه وقت د دیروکه دا مرو و سیاست لترکیه سالن 1956 هن جوان پرتکن وینه لسر هلبجارتن جی لهوربونی و پسپوریا کاینار هیه او گاوا هلبجارتنا ترکیه دنرخینه دبیجه اکه اردوان دخوازه سیام جار وره هلبجارتن لازمه ارکاخوه بکاربینه. Normalde cumhurbaşkanıları sadece 2 kere seçilebiliyor. Bu avay ki normal serokomar ektikarın du car verin hılcartın. Jiboku serokomar seyen car verin hılcartın yek reyek heye. Evji lazım serokomar meclise betal bike u hılcartın eke peşver teher ojeve. Heke serokomar ve erkahwa bikarbine bikare seyen car vere hılcartın. Li Tirkiye her serokkomar bes dikarin du car serhev werin hilbijartin. Heke ji bo sêyem car were hilbijartin makezagona Tirkiye hin kanûna dide pêşiya wan. Profesör Doktor Mete Kaan Kaynar vê yekê jî wiha radgihîne. Seçimleri erken tarihe alamazsa ikinci kere seçildiği için. Heke serokomar hılbjartın negre demek zu jiboku duyen car hatiye hılbjartın ve seyen car nikare be endam. Na heke hılbjartın eke peşver çeke ve gaveji de makazogon edaji ciyeviya heye o ev dikare seyen car vere hılbjartın. Ana li Tirkiye hukuk bûye dubeş. Hin kes dibêjin li pêşiya Recep Tayyip Erdoğan da tu astengiyek tunene. Lê hin kes jî dibêjin Erdoğan sêyem car nikare were hilbijartin. Parêzerê Baroya Enqerê Emrah Altınugu ji bo vê yekê 4 guman dide pêş. Cumhurbaşkanı Tayyip Erdoğan'ın adaylığıyla ilgili olarak 4 tane farklı olasılık. Jiboku serokomar Recep Tayyip Erdoğan bu ve berendam 4 ihtimal hene. Yekem heke hılbjartın da demahvada. Anko de hejde ezrani da bu ve Erdoğan nikare be endam. Hala duyemin u seyemin an meclis anje serokomar lazımı hılbjartını nubuke. Ya çaremci lazımı partiyen opozisyone alikari bidin. Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan ragihand ku ew ê dehê edarê da dîroka hilbijartinê diyar bikin. Heke dema hilbijartinê were eşkerekirin piştî 6 rojan şûn da wê gelê Tirkiye biçin ser sandiqê û dengê xwe bikarbînin. Lê di ana da ev hilbijartin kete nav gengeşiyan.
Eyüp Demir, Denge Amerika, Ankara. Öyle bir yığılma var ki bariyerler. هر لی ترکیه و پارتیا دموکراتا گلان هدف داخوازی جدادگاه دستوری ترکیه دک حتی بریارا داخستنا پارتی راگرا صباحی چهارشنبه او دادگاه داخواز هدف پیخا مجارا خوا هدف دخوازه کو او حتی دمی بداوی هاتنا هل بجاتنین ترکیه ورا پاش قستن قالوا هیوی های داخوازه هدف بجه ورا امام تاشچر اندامی هدفی پارلمانی ترکیه جا آمده نها بمره یا راست وخوا و هر وصا پیامیر دنگی امریکا خجان فارقین لا آمده خجام جمتا دست بیکن دنگو باسین داوی یعنی پیامی داوی لسر مثلا داخوازه هدفی جبو باش خستنا گرتنا پارتی گهای کودری. بله سر آژانس آنادولو بلا براستی جرا پیشی کو دستور بنگهین بریارا خو دخوازه هدف اشکرب که کسبه یعنی چه اجبر کو هدف بخوشی بردب که حقوق هدف سرحد ارن آژانس کرا آخوی بگوتو اجبر کو های مجی جینی نکو دادگاه دستور بنگهین بریارا خو سبه بده لیل سر آژانس آنادولو گوبریا کجمرا بشه جمدی را گهاندیه اجبر بسدم سبه چاوره کو بریارا که ویرنگی ورداین ده ایرون زانن روز سشمل پارلمانتر ترکیه گوتارین جوینین پارتیانه جوینین گروپین پارتیانه هم هدف AKP و MHP همیشه ایرو السر هالبجارتنا يعني السر روجا آخوين السر مجارة بريارة دستورة بنجهين سروك ما هبه إيرو براستيجي داخويني تكون زانن سروك ما هبه اتفاق حكومة AKP بخواجي وبرجارة جد الصالين داويدا دمك أو دست نشان كروجين هالبجارتنا يعني جنتشنين كريتيك دست نشان كن إيرو ويجو جوش خونه درستكو دستورة بنجهين الرابع كو السر دخوازة هدف قبول بك يعني لازمه مفتل دريه هدف بخن وبرسبا سروكي هدف بو جو ابي جافكي مزنال سر ديمقراطي سر بارتي سياسي بانك البارتين اوبوزيسيون جيكر جو برسبا سروبه يعني اسكارم بيجم كو هي اشكرنا بيه جلك داخويانين كو اسكارم بيجم روجه بكلينجي دارتن داخل خاجي دقال ما بمينا عم فكر انجم تالي مدخصنا هذا قال بريز امام تاش شعر اندامي هدفيا بپرسم اری و اسی بیدارم از پاشناویتا درست دبیجم که امام بله و هیوی هاکو دادگاه دستوری و بریاری یعنی بریار داخستنا هدفی پاش بی خاطب اشتیال بجارتنا يعني دوزا كل هدفي هاتيه ذكر براستي سياسيه نه حقوقيه لجورا حقوق تركيا جي لجورا حقوق ناونتوي جي لجورا حقوقي كو فيجا كار بدل تركي هدفه جرن نيجرتن يعني او تشكي وساتن هدفه بارتي كي فرميه وخباطي خو اشكره دمشينه ودفان خباطي خو دجي حتى فيجا تشكي كدغورا حقوق تركي جي بيجرتن تنيه زبريا ايرو زي دوزاتيه ذكرن او دوز تشي حتى يعني ماجازاغونا بنجهي محكمة شيء حتى دوزا وشيء ولي أو زي سبي أو بريالك بدن ما نخوضك ما تجيبوا ما قو أبيا نحقوقية حقوق فيجا بالتسير اقتدار ده أو اقتدارك عقبة ما هي جبريا برا بيشتي البجارتنا أفضل بقدر دستخو اگه کم مچه بود دخوازه کم مچه بود بله ما بستوا كاكي ما بستواجي او كون بكمن هالبجاتنا بازادي بله لي اگر هاتو دادگاه بريار داكو بورد خصنوني چه بكن ام سياستا ديمقراطيك سياستا سيفيل ده ام ديسا بردوام بكن وهدف هدف بيجرتن ام باوند بيجرتن ام بارتي كاردن ده بارتي هنا ام دوان بارتي ده سبكبه بيجن يعني ام وها بيجن سياسة ديمقراطيك وجاف نافين شباره ام çünkü 20 سال 30 سال هردم ام كتنه بجاتنا
ومحالفتك اوبسيونك ام دمشين جي جبو مافي قلي كرد وجبو قلي تركي بهذا ام خوازن ديمقراطي وره تركي وكردجي بسيركاوي بهاوا كي جبو چاله سرنو گاوين آبتن جبر بیا د پارلمانتو یا ترکی ده گره ام هبن ام صاب باور دکن دودا وانا بینن زمان وانا بکن ناو روجاوا گر كاكي ما مجيبوا هالبجارتنان واتشا آماده كرينه بتاعي بلجي قال او كومالا يعني او هفنديا اوبوزيسيوني ونقها ونبوان راكاردكن ودي كانديدك يعني نمزتك جبو سلوكاتي هبه نابه وتشبر يارداي هاتانها وتش دياله فيجا نظام دحب هالوجارتن بهذا الشيء يك هالوجارتن كي سرو كوماريه يك هالوجارتن كي بارلمانتوه جبو هالوجارتنا سرو كوماري هر بارتي كار نامدات خدرخه فيجا دحب هيز هنا اتفاق هنا يك بيجي ملت يك جمهور يعني محصاشش اوان هرديا دخازن هركي نامزدك درخن ام وكا هدف و پیگرد یه هدف وكا اتفاق كدو آزادی وكا اتفاق گلی کرد تبع ولا ام جي دخوازن ده البجارتنه ده آسر و کمالی ده نامزده خو درخن و بو نامزده خو هرن بجارتنه او امتی مهم بله خجي ازبيم جمتا دنگ هيا يعني بيام جهانه ماكو 6 بارتين كردان نها جوینان دکنو ده هفکرنا لسر استراتیجیا خوش به هالبجاتنا نزانم حتی چندی اون آگاهدارن و کمالن کردان پارتیین کردان چندی اگرتینا ده استراتیجیا خود اجبو مثلا هالبجاتنا بله او اتفاقا کند بیشن به پیشنگی حق پاره بریا سه روزانه لآمده کمبون کو اوجی پاک پارتی آزادی کردستان پارتی سوسیالیست کردستان هروها چند پارتی اندیجی هنکو او ندنا اتفاقا هرمی آکو هدف ده هلبجارتنا هرمی دا آوا کربو لی اوجی دبیشن کو لازمه دنگ کردا لجیکی ورا خویا کرن کو اوانا او خطا خوش هدف جدات کن يعني دبي او اتفاق لی دبي کرد تنیج هدف را يعني مجبور نين هشتن كردين كنا هدفاجي هنا برا اوجي ورن دبن بانوي اتفاقي دا دنگي خوا بدن انجي هزا خوا بكن يك از باورت كما هبديتني وان بدومن جبرو حتى هالبجارتني جبركو حق بار بخوا انا لغوري بارتي دي او تكارد ناف هالبجارتني دا جي بغري جبركو كونغري خو تمام كري جبركو بارتيا كبنار لغوري بارتي دي و از باورتكم او هبديتني وان ايش بو هالبجارتني بدومه او تخوصن دبن باني هد حق فريدا د پارلمانتوی دا هم بكم اهل بجاتنا سروكماري هم جي گشتي يعني وشاخيكو اگر تشتكي اشكال ببا الهرمي هم اتفاقا كو بيشنگي هدف دكشينه هم جي اكو حق بار بكشينه هم كان بيجن كو كلجانا كك بي رنگي چبه لهجي تام داخينك انجي ام بيجن برياركا داوي نهات يرا گهاندن لمزان كومبين گرينگتين دارخصن داخل كاكي امام شما او اتفاق يعني او هف بنديناك اتفاقا كدو آزادية اتفاقا كدو آزادية اتفاقا كدنه بقالي چپه تركيا ره تياوا کرن اتفاقا هدف بي آكود مشينه اتفاقا كردستاني اوجي نوا اتفاقا كده لسا هدف تيديه بارتيو رخصني كردستاني هالبجارتنا بري پارلمانتو يجي و سرو شيء بيجن او بلديه شهرداري يجي هرمي يجي ام كاتنو اتفاقا بهناك بارتي جل كردستان به لهناك بارتي دربما دخوازا ما اول صار بشروج ده ام تمام كردا بهدف بهر دبپ هدف و تمام پارتی کردستانی بهر مکان ده بجاتنه جبو يجي خباطه مجي هنا اگر كتشي به مبكي خوش بفن و تشينا بجي يعني كر ازبم و هنداب كان يعني يبدخازن روكي بي روكي دناوا كردي باكوري كردستان ده هم سر بجاتنا هم جي بيشروج ده اتفاقي بي اواكر حتى وطالما اواكر يك كيف كرداتشينا به سركتين زحمت
برێز ئیمام تاشچەر ئەندامێ هەدەپەی پەرلەمانی تورکیا ji Amedê û Peyamêra dengê Amerîka Xwecan Farqîn bi me re bûn gelekî spas. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکایە. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. دوێنێ دووشەمەیەکێتی ئەوروپا سزا بەسەر 37 بەرپرس و لایەنی دیکەی ئێراندا سەپاند و سەرمایەکانیانی سر کرد و گەشتکردنیان بۆ ئەوروپا قەدەغە کرد و خرانە لیستی ڕەشەوە ئەوەش بەهۆی سرکوتکردنی خۆپیشاندەران لە ئێران. گۆڤاری فەرمیەکێتی ئەوروپا بڵاو کردووە کە یەکێتیەکە وەزیری وەرزشی ئێران و سەرکردایەتی سوپای پاسدارانی ئێران لە 12 هەرێم ئەو وڵاتەدا کردوتە ئارمانج. ئەمەش چوارەمین خۆڵی سزاکانی یەکێتی ئەوروپایە دژی تاران بەهۆی سەرکوتکردنی دەسەڵاتدارەکانی ئێران دژی خۆپیشاندەران. یاسادانەرە تونڕەوەکان و بەرپرسانی باڵای ڕاگەاندنی دەوڵەت و بەرپرسی ئەو دەستگایە کە یاساتوندەکانی ئاکاری وڵاتەکەدا دەنێن خراونەتەوە لیستی سزاکانەوە. ئێران هەڕەشەی تۆڵەستاندنەوەیەکی دیاری نەکراو لە ئەوروپا دەکاتن دوای ئەوەی کە برۆکسل سزای بەسەردەیان بەرپرسی ئێراندا سەپاند کە گومانیان لێ دەکرێت بەشدار بوونە لە سەرکوتکردنی خۆپیشاندەران. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕۆژی دووشەمە ڕاگەیاند کە ئێران ڕێوشوێنی جددی و چارەنووسساز دەگرێتە بەر وەک کاردانەوە بەرامبەر هەنگاوی نایاسایی لە لای یەکێتی ئەوروپا بەهۆی سەرکوتکردنی خۆپیشاندانەکانەوە. یەکێتی ئەوروپا پێشتر سزای بەسەر زیاتر لە 60 بەرپرس و لایەنی ئێراندا سەپاندووە بە پۆلیسی ئاکار و فەرماندەکانی سوپای پاسدارانی ئێران و دەستگای ڕاگەاندنی دەوڵەتیشەوە. بەڵام یەکێتیەکە هێشتا سوپای پاسدارانی ئێران نەخستووە لیستی ڕەشی یەکێتیەوە یاخود وەکو گروپێکی تروریست نەیان ناساندووە. ئەمریکاش پشتیوانی لە بڕیارێکێتی ئەوروپا کرد و واشنتن سزا بەسەر کۆمەڵێک نوێی بەرپرس و ڕێکخراوە ئێرانیەکاندا سەپاند کە گومانیان لێ دەکرێت دەستیان هەیە لە کورتکردنی خۆپیشاندەران. نت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەیاند کە ئەم سزایانە دوای قۆناغی چەندین گەمارۆکانە کە بە ڕاوێژی نزیک لەگەڵ هاوبەشەکانمان لە ئەنجام درراوە و ئامانجیان کە سوولایەنە ئێرانیەکانە کە پەیوەندیان بە سەرکوتکردنی دڕندانە و تیژیانی دەسەڵاتی ئێرانەوە هەیە لە دژی خۆپیشاندەرانی ئاشتیانە. لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندنەکانی مانگی ئەیلولی ڕابردوو لە ئێران لایەنی کەم 4 کەس لە سێدارە دراون بە پێی ئاماری چالاکانی مافی مرۆڤ لە ئێران لایەنی کەم 519 کەس کوژراون و زیاتر لە 19,200 کەسی دیکەش دەست بەسەر کراون. بۆ باسکردنی کاریگەری ئەم سزا و گەماروانە لەسەر ئێران میوانداری دوو شارەزا دەکەین. داکتەر داریۆش پیری چالاکی سیاسی لە لەندەن و تەیمور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئێران لە ژنێف هەردوو لە گەڵمادانە. ئەم کاتتان باش و سوپاسی کاتی جەنابتان دەکەم کە بەشداری دەکەن لە بەرنامەی ئێمەی ئەمڕۆدا. حەزم کرد گوێ لە شیکردنەوەی ژنابتان بگرم بۆ ئەم هەنگاوانە یەکێتی ئەوروپا و ئەمریکاش بۆ سەپاندنی سزا و ئابلوقە لەسەر کاربەدەستانی ئێران. کاک داریۆش فەرموو. لە سەرەتاوە با لە بیرمان نەچێت کە کانسڵی ئەوروپا بەڕاستی ئەوانە نەمایەندەی خەڵکی ئەوروپا نەمایەندەی وڵاتە دەوڵەتە ئەوروپایەکان نییە. لەبەرەوە ئەو بڕیارانە کە کانسڵی ئەوروپا ئەدا ئەو بڕیارانە گارانتی نییە بۆ جێبەجێ بووین. زۆربەی ئەو بڕیارانە ستەمبولیکە. بڕیاری کانسڵی ئەوروپا بۆ تحریمی سوپای ئێران بەڕاستیە بڕیارێک ئەوە پشتگیریکردنی خەڵقی ئەوروپاست لە مزاهرەی خەڵقی ئێران بەرامبەر بە حکوومەتی دیکتاتوری ئێران و سوپای ئێران. هەروەها لە بیرمان نەچێت ئەو بڕیارێک شۆرای ئەوروپا ئەوە یەک نەو بازی سیاسیە بە باوەڕ من یەک نەو یاری سیاسیە کە ئەو یاری سیاسی ما توانین لە دوو ڕوانگەوە سەیری بکەین. یەک ڕوانگە
ئەو شۆرای دەوڵەتە ئەوروپایەکان حەز ناکەن یعنی نایانەوەی کە لە بەرابەر حکوومەتی ئێران بێسن پلیانیانەوەسە کە لە ڕێگەی وەتوویژی سیاسی و فشاری سیاسی حکوومەتی ئێران لە ڕۆژهەڵات ناوڕاست کۆنترۆل بکەن لەکریشەوە ئەگەر لە ڕوانگەی فەرموو بۆچونەکە تەواکە بەوەی هامان پرسیار لە کاک تەیموریش بکەم فەرموو لە ڕواگەیتریشەوە ئەگەر سەیری بکەین دەوڵەتە ئەوروپایەکان پلیانیانەوەسە لە مزاهرەی خەڵکی ئێران پشتگیری بکەن بۆ فشار هاوردنی دیپلۆماتیک و سیاسی بۆ حکوومەتی ئێران هەر کاتێک ئەو دەوڵەتە ئەوروپایانە بۆ قەناعەتە بڕسن کە نزیکە حکوومەتی ئێران بڕوخێ ئەوانە لەو کاتە من باوەری من بە باوەڕی من ئەوانە لەو کاتە پشتگیری ڕاستەقینە لە خەڵکی ئێرانەکەن لەو کاتە یارمەتیەدەن تا ڕژیم و کومار ئێران بڕوخنن و کاک تەیمور تۆ چی داڵێ یعنی کاک تەیمور حەزم دەکرد جێ لە بۆچوونی جرامت وەرگرم لەسەر ئەو گەمار و سزاکانی ئەوروپیەکان و ئەمریکا لەسەر ئێران کە دوێنێ ئەوڕۆ ڕاگەنراون سپاس لە بینانی بەڕێزی بەڵامەکان هەروها میوانی عزیز دیارە پێکهێنانی کۆمیسیۆنی دۆزینەوەی ڕاستیەکان لە شورای مافی مرۆڤ لە 24 نۆڤەمبەری ساڵی ڕابردوو هەروها دەرکردنی کۆماری ئیسلامی ئێران لە کۆمیسیۆنی ساتوی ژنان ئینتەرێکەکان لە 4 دیسامبری ساڵی ڕابردوو هەروها پەسەندکردنی پارلەمانی ئەوروپا دیاریکردنی سوپای پاسداران وەک هێزێکی دروستی بۆ ئێمە هینە ئەوەی هەنگاوێکە بەرەو عەداڵەت دوو هەنگاوێکە بەرەو نزیکبوونەوە لە کۆتایی هێنان بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران و کردنەوەی لە کۆمەلگای ناونتەوەیی بۆ شوێنی ئەمە ئەم گەمارانە درێژەی دەبێت بڕیارە لە 20 فیڤرێ ئەو ساڵ لە پەرلەمانی ئەوروپا دووبارە کۆبوونەوەیەک لەسەر ئێران بە هەروەها یانەکانی گوێخشەندان دەکەن ئێمە چاوەڕوان دەکەین کە لەوە سزای تونتر بسپێنم سەر کۆماری ئیسلامی ئێرانە بەڵێ دکتەر حەزم دەکرد پرسیارەوە بکەم خۆمان دەزانین کە ئێران هەڕەشەی تۆڵەستاندنەوەیکی دیاری نەکراو لە ئەوروپا دەکاتن پرسیارەکە لەوەدایە چی بەتاران دەکرێت بە باوەڕی من ئێران هیچ بەڵگەی ڕاستەقین و لە دەستی نییە یعنی ئێران بەس خەریکی بلوفی سیاسیە و هیچ بەڵگەیەکی کارگەری بێت لەسەر بڕیارەکانی کانسڵی ئەوروپا و دەوڵەتە ئەوروپایەکان لە دەستیەوە نییە و ناتوانانی فشاری سیاسی لەسەر دەوڵەتە ئەوروپایەکان بێت ئەگەر لە بیرمان نەچێت تەنیا بلوفێک سیاسی کە ئێرانەدا لەم ڕۆژانە بەس داخستنەوەی تەنگاوەی هورمزە تەنگاوەی هورمز تەنگێکی نیوە دەوڵەتی و بینالمللیە ئێران ئەو توانایی ئەو قوێن نییە کە بتوانێت ئەو تەنگە دابخە لە لای تریشەوە ئەگەر ئێران ئەو تەنگە دابخە بە باوەڕ من یەک جۆر شەڕە لە تەک تەواو جیهانە و ئەوە زۆر زەرێر هەیە بۆ ئابووری ئێران و بۆ سیستەمی دیپلۆماسی ئێران من هەڵە بیرمە لە کاتێک دەوڵەتە ترامپیش لە سپای ئێران و حکوومەتی ئێران تەحریم کرد لەو کاتی شەوانە باس لە داخستنەوەی تەنگەی هورمز کردن بەڵام ئەو تواناییان نەبوو کە و بلوفە سیاسیە جیبەجێ بکەن بەڕاستی هیچیان نییە یعنی هیچ حەزەکەم بزانم کاک تەیمور دەڵێ چی حەزەکەم بزانم کاک تەیمور دەڵێ چی کاک تەیمور بێجگەلەوەی کە دکتۆر داریوش باس لە گرتنی یان داخستنی تەنگەی هورمز دەکاتن بێجگەلەوە ئێران دەتوانێت چی بکاتن دیارە ئەو توانایەکانی کۆماری ئیسلامی ئێران نانەوەی ئاژاوە و ئەدامکردن و گرتنی هاوڵاتیان و هەروەها چالاکی توریستی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا ئەوانەیە دوای ئەو کارانەی درێژە پێدەدا و ئەدامی هاوڵاتیانی ئێرانی درێژە پێدا لە پاڵی ئەوە هاوڵاتیانی ئەوروپایی ئەوانە کە لێوەی گیراون یانگرێک و بامتە ئەو کارانە زیاد دەبێت ئەوەی کە پسپۆرەتی کۆماری ئیسلامی ئێرانە یعنی ئاژاوانانەوە و کێشە دروستکردن ناوچەکە و تێگانی ئەمنیەتی منتەقەی ئەو شانەیە کە توانێت بکات درێژەی پێدا بڕوای من تاکو ڕژیمی کۆماری ئیسلامی یان لەسەر کاربێ ئەو کێشانە هەدرێژە دەبێت بەڵێ دکتۆر داریوش من لە سەرەتای دەستپێکردنی ئەم خۆپیشاندانانە من چەند پرسیارێکم هەبوونا بەردەوام ئەو پرسیارانە دووبارە دەکەم لەگەڵ میوانەکانمان یەکەمیان ئەوەیە
ئایا کاردانەوەی جیهانی ڕۆژئاوا لە ئاسر و داواکانی ئێرانە؟ ببورە تۆ دەست دەنگت دات دووبارە ببرا من دەڵێم لەوەتەی کە خۆپیشاندنەکان لە ئێرانی دەست پێ کردووە من هەمیشە دووسێ پرسیارە هەیە دووبارە دەکەمەوە. یەکێک لەوانە ئەوەیە ئایا کاردانەوەی جیهانی ڕۆژئاوا بەرامبەر بە ڕووداوەکانی لە ناو ئیرانا دەبن لەو ئاسەدایە لە ئاست ئەو تونند و تیژەدایە؟ بباوەڕی من بڵێ یعنی سزاکان و ئەو ئابلوقەوانە وەڵامە یان ئەبێ شتی زیاتر بکەن؟ بڵێ ئەوە وەڵامێکە بڵێ ئەوە وەڵامێکە کە ئێستا ئێران هیچ وەڵامێکی نییە بۆ بەسڵا هیچ پلانێکی نییە بۆ کۆنتترۆلکردنی خەڵق بەس سزادا سزاگەش ئەو سەیدەرەداینی خەڵقا یعنی بەڕاستی حکوومەتی دیکتاتوری بەس دەتوانێت لە وەڵامی ئەو چشتە ئەو مطالباتی خەڵکە هیچ بەس سەیدەرە بدا لەبەرەوە هیچ پلانی گیانی نییە و هەنە بنبەستێکی سیاسیە و بنبەستە سیاسیە باس بێ دەوانە بەس خەریکی سەیدەرداینی خەڵک بوو. کاک تەیموور هێزی کۆماری ئیسلامی ئێران لە چیدایە؟ پێم خۆشە وەڵامی ئەو کسانەکان دەمەوەی پێشووتر یارە لە ئەو چ ساڵی ڕابردووە وڵاتانی ڕۆژئاوا ئەوروپا هەمیشە هەوڵیان داوە کە ڕەفتاری سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران بگۆڕن بەڵام دوای 40 ساڵ خەریکە بوو قەناعەتە دەگۆڕن کە کۆماری ئیسلامی بێ کێشەکان لە دنیا و ناوچەوان درێژە دەبێت بەرەبەرە بۆ نەتیجە دەکەن کە دەبێ هەنگاوی جدی هەڵێنەوە بۆ گۆڕینی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئەو هەنگاوانەی تا ئێسانراون بەرامبەر بێ ئێران باشە بەڵام کافی نییە بۆ وێنە دەبایە جمهوری ئیسلامی ئێران سوپای پازان وەکو دامەزراوی بخرایە سەر لیستی تۆرەوە بەڵام نەکراوە دەبێت کارەکان درێژە پێ بدەین شارەکان لەسەر بەرپرسان و سیاسەتدانانی و ڕۆژاوایی بووی لە چەند هەفتەی داهاتووە لە پارلەمانی ئەوروپا ئەو بریارە بگۆڕن وەکو دامەزراوە و ڕژیم بخرێ سەر هینە سوپای پازان بۆیە ینی کاک تەیموور وەڵامی جەناب دیسان پرسیارێک ئەبێ بەهۆی ئەوەی کە پرسیارەکەم دووبارە بکەمەوە ئەگەر جیهان نەتوانێت ڕەفتاری کۆماری ئیسلامی بگۆڕن لەو 40 ساڵی ڕابردوودا ئەبێ چی بکەن؟ ئەبێ هێزێکی لە پشتەوێ هێزی ئێران لە چیدایە؟ هێزی دیارە هینە گەلانی ئێران هەساون شان لاوان کوڕان هەساون پێکاتە نتوانەکان دژە ڕژیم هەساون ئەوان دەستیان خاڵیە ئەو ئێمەکە داواکاری دەکەین لە ڕۆژئاوا وڵاتانی ئەوروپایی و غەربیوانە چەک و تکنۆلۆژی نەفرۆشن بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ وێنە ئەو گولەی ساشمەی هەیە لە ڕۆژئاوا لێفرۆشن ئێران یا ئەوەی تکنۆلۆژی درۆن هەیە بۆ وێنە مۆتۆری درۆن وڵاتی ئوتریش لێفرۆشە بۆ ئێرانوانە ئێمە لانیکەم داوامە ئەمان لە وڵاتانی ڕۆژئاوایی هاوکاری کۆماری ئیسلامی یان نەکەن بەڵام کۆماری ئیسلامی ئێران ئێستا لە هینە لە ئەو پەڕی قەیرانی لەسەڵاتاوە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەئی مەشروعیەتی نەماوە خەڵکی نایەوێت زیاتر لە 87% خەڵک و پێی ئامارەکانی کۆماری ئیسلامی خۆیان راپۆرتی ڕاستەپەرەکانی خۆیان خەڵکی ئێران جمهوریسیان ناوێت ئێستا لەباری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیوە فشاری زۆر لە سەر خەڵک و هەوا ڕژیم هەیەوان کە وایە ئەگەر ئەو فشاران درێژە بێ بۆ خۆی کۆماری ڕژیم بۆ خۆی لە هیندایە لە ناوچوون و مردندایەوانە بۆ ئێمە زۆر خۆشببینم کە لە 2 ساڵی ئایندا کۆماری ئیسلامی ئێران نابینێت. دکتۆر داروش پرسیاری دیکەی کە هەمیشە لە میوانەکانم دەکەم ئەوەیە تاکەی کۆماری ئیسلامی ئێران بەرگەی دژایەتی جیهان دەگرێت؟ سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی لەسەر یەک ئایدۆلۆژیە ئەو ئایدۆلۆژیە شیعەگەریە ئایدۆلۆژی شیعەگەری زۆربەی دژایەتیکردن لەسەر جیهانە یعنی هیچ پلانێکتریان نییە ئەوانە بڕواریانەوەسە کە ئەو هەڵاڵی شیعەیە لە ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست بەسڵا بڵاوی بکەن لەبەرەوە ئەوانە بەس پلان و خۆیان و بەسڵا سیاست خارج دەرەوەی خۆیان بە دژایەتی لە تەواو جیهان ئازانن تەواوی دنیا بە ڕەش و سپێ بینن یعنی بەس هەرکەس دەتەک کۆماری ئیسلامی بێت ئەوە بە ئەسڵا ئەوان خۆیان ئەڵی خودی ینی ئەوانە لە تەک ئەوانە هەر کەسی دەتەک کۆماری ئیسلامی نەبێت دژە دژمنە لەبەرەوە من بە باوەڕی من تا کاتێ کۆماری ئیسلامی هەیە ئەوانە دەتەک تەواو دنیا دژایەتی یەکەن لەبەرەوە ئەوە بیسیان بیسیک ئایدۆلۆژیە و ئایدۆلۆژیە زۆر مەترسیدارە
بالي كاك تيمور حەزەکەم بزانم يعني ڕووداوە گەرەکانی ئەم دوو ڕۆژەدا لە ئێران چی لە ئێرانە دەگوزەرێ چونکە ئێمە زۆر هەواڵی خۆپیشاندان و ناڕازیەکان نابیسین. دیارە ئەوەی ڕاستی خۆپیشاندنەکان شێواز و متدی جۆراوجۆ درێژە هەیە بۆێنە هەموو ڕۆژی هەموو جمعەکان هەینەکان لە زاهێدان لە بلوچستان خۆپیشاندانە لە ناوی شارەکانی ئێران بە شێوازی جۆراوجۆر خەڵکی ئەترازەکە بنووسنی شعار لەسەر بەفر بشە و شعاردان هەر لە ماڵەوە دژی بە سیجی و سوپای پازانەوەوانە هەروەها بەشداری نەکرد بۆ وێنە لە هونەرمەندانی ئێرانی لە ئەوی فستیڤاڵی فەجر سینمایی ئێران یعنی خۆ نەڕازیەتەکان بە شێوازی جۆراوجۆرەکان درێژە هێوانە بۆیە ئەو کۆمەڵی ئیسلامی ئەم توانی مەشروعەتی لەدازداوە مەشروعەتی ناوە لانی خەڵکەوە هەروەها مەشروعەتی ناوەندەوەی بۆ بڕیارەی شورای مافی مرۆڤ کە دادگایەکیان بۆ دیاریکردویانی قەوەی قەزایی ئێران یعنی دەستگای لە دووری ئێران مەشروعەتی نەماوە هەروەها دادکردنی کۆمەڵی ئیسلامی لە کمیسیۆنی ئێستاتی ژنان دەرکراوە و مەشروعەتی نەماوە ئێستا بڕیاری داوە کە دەوێت خستە لیستە ڕەشەوە دامەزراوی سوپای پازان کە خامنەی تاکو و بەسی دەگرێتەوەوانە بۆیە ڕژیمی کۆمەڵی ئیسلامی ئێران هیچ داهاتوێتی یا ڕوخانە. دکتۆر داریوش ئەمە دەزانین کە کۆماری ئیسلام هەمیشە خۆی بە نوێنەری ئیسلامی داناوە نەمزانی وەڵامی ئێران تاران چی بوو بەرامبەر بەوەی کە کتێبی پیرۆزی ئیسلام لە پێش قوسڵخانەی یان باڵوسخانەی تورکیا لە ستۆکهۆڵم سوتێنرا وەڵامەکەیان چۆن بوو؟ حکوومەتی ئیسلامی بەردەوام خۆی بە نەمایەندەی موسڵمانانی جیهان نەزانێت لە کاتێکە ئەو شتانە ڕوەدا بەڕاستی وەڵامی تونەدەن لەبەرەوە ماهیەتی حکوومەتی ئیسلامی ماهیەتێکی ڕادیکاڵە یعنی هەموو شتی بە تونی جوابدەن بە ڕادیکاڵ جوابدەن هیچ کاتێ من تایسر لە بیرم یەکەوانە یەک دانا بەسلا وەڵامێکی چون بێژم بێت مۆتەدڵیان بێت لەبەرەوە ئەوانە بەردەوام پلانیانە وەستا خەڵقی ئێران لە ناو ئێرانە بەسلام متحد بکەن لە بەرابەر تەواو جیهانە یعنی ئەو دیدگا ئەو ئایدۆلۆژی ڕەش و سپێە ئەوە بەردەوام لە تەواو سیاسەتەکان دەرەوەی ئێرانە هەیە بە هەر چشتێک ڕوو بدەن لە دەرەوە ئەوانە لە بەس ڕەش و سپی سەریەکەن ئەوەیش وەک ئەبزارێکە و سوزاندنە وەک ئەبزارێکە بۆ ئەوان تا بتوانن خەڵق بسلا متحد بکەن بەرابەر بە وڵاتە خارجیەوە. داکتەر داریوش پیری چالاکی سیاسیان چالاکوانی سیاسی لە لەندەن و تەیمور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ئێران لە ژنێف لەگەڵماندا بوون زۆر سوپاسی جەنابتان دەکەم. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. فەرەنسا کۆمەڵەکە دن ئاژن و زارۆکن مالباتن کۆمەڵای دەوڵەتە ئیسلامی داعش لە سووریە ڤەگەڕاندنە وڵاتی خوا ئەفداوین ڤەگەڕاندنە وڵاتیین فەرەنسی بوو ژە کەمپین سووریایە کۆما هەری داوی ژە 32 زارۆکان و 15 ژنان پێک هاتبوو ئۆفیسا دۆزگەری یا دژی تیرۆرێ یانەتەوەی لە فەرەنسا دەبێژە وێ ژنێن ڤەگەڕاندی 19 هەتا 56 ساڵینە زارۆک دبن چاودێریە خزمەتین پاراستنی دەنا یانجی هاتنە بن چاوکردن فەرەنسا ژن و زارۆک ژێ کەمپین لە باکووری ڕژڵاتە سووریا بە کۆمەڵ ڤەگەڕاندنە پشتی ژنابرنە داعشی di sala 2019 da gelek welatên diyên Ewropî jî car bi caran jin û zarokên ku li deverên ji Daişê Daeş dê çalakiyan dike vegerandina welatên xwe.
جبو زانینا هورکاریان لسر بریار فرانسا یا وگراندنا چلو حفت ولاتین خوا کو اندام داعشی بونا پیامنی دنگ امریکا زانا عمر لقامشنو بمره زانا دم باش اف بریار چاوا بو و چاوا بریوه چو چاوا او کس هاتن رادست کرن جبو فرانسا بري دخيل جخوا دو دشمي شاندك فرنساي سردان قامش لو يكر دوي سردان در جيفينا كي لقال دستياتي كلين در وياري وبريا خوستر لدارخست ودي ده بلغين رادسكرنا چلو حد جنو زاروكين داعشي ين فرنسي امزكرن ايرو هات رادسكرن او زن وزاروكانا و لغوري هن اغاهيان او بريكتن هرم كردي سوريا در كتن بر بفرنساي به جخوا فرنساي جك جوالاتن هريغو جنو زاروكن داعش ين فرنسي هنا او استا دوم ده بشتي بلجيكاي جو جنو مالبات جنو زاروكن داعش مالبات داعش ين فرنسي هنا بشتري ين فرنساي دسبيكي بلجيكاي بگشتی لسر درجه هي 3 ساله فرنسای 125 جنو زاروکن داعشی جه ریوبریا خوستر ورگرتنه و بگراندنه فرنسای بله زانا من دخواست بزانم لگورا آگاهین و او ولاتین فرنسی بأصل خلقی کدری نبتر ببورينا دق هاد برين من بله ببورا مجود او من دخواست بپرسم او جنين كو بهولاتين فرنسينا هاتنا رادسكرين ايرو باصل خلكي شو ولاتانا زان قالك شو انا نخلكي باصل نخلكي فرنسينا خلكي ولاتين فرنسا نخلكي ولاتين دينا جو خوا مال يعني ما بس هذا قشتي مالباتن ايه داعش اللي هندري كامبي روج ما بس عمل ايه فرنسي برانيا بله ما بس عمل ايه فرنسي ابجا اجرين تفايا وان بله انها فرنسا بتري خوا هم ولاتي خوني ين جبابن فرنسينا يعني جداروكن جوجباب فرنسينا ومالباتن داعشنا بقراندنا ين جنجي فرنسينا هم ولاتي فرنساينا جو هاتنا بقراندن فرنسا دوم ولاتي اوروبي جو هم ولاتيين وي يجو تبلي داعش بونا بشتي بلجيكاي بشتي لسر درجه دوستالان صدو بي زاروك ين هم ولاتيين فرنسينا انغو زاروكن جو جباب فرنسينا هاتنا بقراندن جبو فرنساي كاربدس راي دارين ريفبريا خوسر دي بيجن كي جوان ولاتان من اوريبيكو خالكيوان هولاتين وان هاد كامبادنا واندامين مالباتن داعش بونا ناخوازن وانا ورقرن كينا اولات يعني برانيا خو ولاتن عرب تكلي وان بركي من بتايبتي ولاتن مينا مغربي مينا جزائري افانا تكلي وان بركي من وافانا غيرين ولاتن اوروباي هن ولات وك سويدي بتمامي وغراندنا بلجيكا هجمانه كمزن وغراندنا لي هن ولاتن دن هناكي امكارن بالي بكشين روسيا جي هجمانه كبرمزن زاروكا وغراندنا لي اف دوسي جنو زاروكا ده هن ولاتن هن وك من اني زمان ولاتن عربي وك مغربي وك هن ولاتن وك لبناني اوانا هين افز جنو زاروكي خو بنا غرينن تركستان يك جوان ولاتنا جو هجمانه كمزن جوان لفيدري هنا هجمانه كمزن جنو زاروكين ترك دي كامبا روجو هوليد هنا او جي تكليش خو تننا اوانا لفيدري مانه وهجمانه كي دنجي جوالاتن امبيجن كندا فرنسا السويد فنلندا او جي هنا لي دفي صاله درباسوي دا شو او اذا شارك مزن جاليه كواليسيوني جاليه ريفبريا خوستت هات كرن وهن ولات دس بيكرن او جنو زاروكانا بدغرينن بله زعنا الدماكي كرت برينها كندا جي جماركا خلكي خو فاغراند بو او چند بون و چاوا بو جخوا كندا د 21 في مهيدا 23 زاروك وجن كندي جول كامبا روج دومان فغراندن كندا بله
زانا عمر په امنیت دنگی امریکا د قامش دو راستوخه به مرابوسه بارد و گراندنا چلو هفت ولاتین فرنسی کو رادستی فرانسا هاد نکرن اندامین بری ان داعش بون قال که سپاس زانا سپاس سەرباری بوونی یاسای قادەغەکردنی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت لە هەریمی کوردستانی عێراق بەڵام هێشتا خەڵکێکی زۆر چەکی تۆمار نەکراوی لایە بەرپرسانی پۆلیسیش هۆکاری هەڵکشانی حاڵەتەکانی کوشتن و ڕووداوە کۆمەڵەتیەکان بۆ چەکی بێمۆڵەت دەگەڕێنەوە. پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لە کەرکووک ئەم راپۆرتەی ناردووە. هێزەکانی پۆلیس ئامادەکاری بۆ سنووردارکردنی چەکی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان دەکەن. بە پێی بڕیاری وەزارەتی ناوخۆی هەرێم لە هەموو شار و شارۆچکەکان بنکەی تۆمارکردنی چەکی بێمۆڵەت دەکرێنەوە و دەبێت هاوڵاتیان لە ماوەی 6 مانگدا چەکەکانیان تۆمار بکەن. بە پێچەوانەوە گەر ئەو وادەیە تێپەڕێ هەڵگرانی چەکی بێمۆڵەت دووچاری سزا دەکرێنەوە. دوای ئەم ماوەیە ئەو کەسانی کە چەکی بێمۆڵەتیانە بێگە تەنانەت لە ماڵی شۆ بێ مامەڵەی چەکی قاچاغیان لەگەڵ دەکرێت واتە ئەجرعاتیان لەگەڵ دەکرێت و ئەجرعاتەکەشی توندە بە پێی ئەم یاسایە سزای بۆ دیاری کراوە سزاکەشی هەم بەندکردنە کە تا 3 ساڵ دەڕوات و هەمیش غەرامەیە. سەرباری دەرکردنی یاسای ژمارە 2 تایبەت بە قەدەغەکردنی هەڵگرتنی چەک بە بێمۆڵەت بەڵام هێشتا خەڵکێکی زۆر چەکی بێمۆڵەتیان لایە. چالاکوانان هۆکاری هەڵکشانی حاڵەتەکانی کوشتن و زۆربوونی ڕووداوی کۆمەڵایەتی بۆ بوونی چەکی بێمۆڵەت لای خەڵک دەگێڕنەوە. ئەو یاسایە هەموار بکرێت و یاسایەکی تونتر بێتە ئاراوە بۆی هاوڵاتیان ناتوانن بە ئاسانترین شێوە دەستان بە چەکی بێمۆڵەت بگا. ئەمە نەک تەنها قسەیم بەڵکو کۆی کۆمەلگا کۆکن لەسەرەوەی کە چەکی بێمۆڵەت یەکێکە لە هۆکارەکان بۆ کێشە کۆمەڵاتیەکان و کوشتنی ژنان و قەزەکانی دیکەش. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە جیاوازی دەکرێت لە نێوان هاوڵاتیاندا لە کاتی جێبەجەکردنی سزای هەڵگرانی چەکی بێمۆڵەتدا. ئەو کەسانەی بە چەکی بێمۆڵەتەوە دەگیرێن و پشتدارن لە سزا دەرباز دەکرێن لە کاتێکدا سزاکان زیاتر ئەو کەسانە دەگرێتەوە کە بێ پشتن. ئەنە بە ڕەتڵ چەکیان هەیە بە ڕەتڵ ساری چەکدار لەگەڵیانە ئەوانە شۆ نەگرن بەڵێتیان فەقیرەکەن وا دەماچە شڕەیەکی پێ کلاشیکۆفی ژەنگایی پێ ئەوە گرن بەڵام گەورەیە کە خۆی 20 حیمایە هەیە و 20 ساری ئەو چۆ نەگری و 2000 مخالفە بکات دەستخۆشی لیەکەن. وڵا ئەو هەموو کوشت و بڕین و ئاژاوە کە دروستە بێ هەر هۆکاری چەکە خۆگە بە شەڕە کوتەک و دار و بەرد بێ هەر 6-7 کەس بریندارە بێ بەس چەکە خەڵک قەتڵ و عامی پێکرێ. بەرپرسانی پۆلیس نایشارنەوە هۆکاری هەڵکشانی ڕووداوەکانی کوشتن بەهۆی زۆری چەکی بێمۆڵەتەوەیە و جەخت لەسەر تونکردنی ڕێوشوێنەکان دەکەنەوە. ئێمە ئەم 6 مانگی یەکەمە کە هەڵمەتی دەست بەسراگری چەکی بێمۆڵەتمان دەست پێ کرد ئامارەکان ئەوەمان بۆ دەردەخان کە هەتاکو چەکی بێمۆڵەت کەمتر بێتەوە ڕێژەی تاوانیش کەمتر دەبێتەوە ئەو بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە پێشتر کردومانە ئەو تاوانانەی بەتایبەت تاوانی کوشتن و ئەو تاوانانی کەوا چەکی تێبەکاردێت زۆربەی ئەو چەکانە چەکی بێمۆڵەت. سەرباری قەدەغەکردنی چەکی بێمۆڵەت بە پێی یاسا بەڵام خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان چەکیان هەیە و تەنانەت هەندێک لە عەشیرەتەکانیش چەکی قورسیان لایە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. گومان بارک ڕۆژا دوشەمبێ هاتگرتن پشتی و 7 کەس دوو تەقەکردناندا شەویدی دوشەمبێ لە دەستگەین چاندنیە لە جڤاکە کالیفۆرنیا لە باشووری سان فرانسیسکۆ کوشتین. ڕایەدارین پۆلیسان دەبێژن ڤیدیۆیا کو ji hêla Associated Press ve hatî weşandin nîşan da ku polîs yên bajar ew zelamê tawanber bin çav kiriye. Ofîsa rêveberê polîsan dibêje ku 4 kes mirî hatin dîtin û pêncem jî birîndar bû her wesa 3 kesên din jî ji cihekî dî çend kilometran dûrî rûdana kuştina yekî hatine dîtin.
اف قول بارن كرنا ششمين بو وكشتنا بكمال بو افصل لامريكا د قوما وتهلبت يا دوجي روجا كي بو بشتي كشتنا يازدا كسان درنجيا روجا شنبه ليانه كسماي لباشوري كاليفورنيا راپرسیەکی نوێ ئاماژە بۆ دەکاتن کە لە سەدا 64 ئەمریکیەکان پێیان وایە مامەڵەکردنی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەگەڵ بەڵگە نامەنهێنیەکان نەگونجاوە. ژمارەیەک تێبینی و 6 بەڵگەنامەی تر کە نیشانەی نهێنیان لەسرە ئەو شتانە بوون کە FBI دوای گەڕانی ڕۆژی هێنیدا لە ماڵی سەرۆک جۆ بایدن لە ویلایەتی دەلەوێر بە ڕەزامەندی سەرۆکی ئەمریکا دۆزیانەوە. هەندێک لە کاغەزەکان دەگەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە بایدن وەک سیناتۆر کاری کردووە. کریس کۆن سیناتۆری دیموکراتەکان بە کەناڵی ABC ڕاگەیاندووە دەکرێت هەڵەیەکی فایلکردن بوو بێت. تا ئەو بابەتانەی کە مامەڵیان لەگەڵ دەکەیت گرنگتر بن و ناو بە ناو زیاتر وەک نهێنی پۆلێن بکرێن ئەوە قەواران زیاتر دەبن. کەواتە من پێم وایە ئەوە بە بێ ئاگاداری بووە و هەروەها پێم وانە ئەمە پرسێک بێت کە ئەمریکیەکان دڵنیگەران بکات. لە ڕاپرسێکی نوێی کۆمپانیای ABC News ئەمپۆسس کە پێش ئاشکرابوونی دوایین پشکنینەکانی FBI ئەنجام درراوە دەری دەخات کە لە سەدا 64 ئەمریکیەکان هەز دەکەن سەرۆک بایدن لە مامەڵەکردن لەگەڵ بەڵگانامە نهێنیەکان بە شێوەیەکی نەگونجاو مامەڵەی کردووە. لە سەدا 77 ئەو خەڵقەی کە راپرسیان لەسەر کراوە مامەڵەکردنی سەرێکی پێشوو دۆناڵد ترامپ لەگەڵ ئەو بەڵگەنامە نهێنیانە کە لە ماڵەکەی لە فلۆریدا هێشت بوویەوە دوای جێهێشتنی پۆستەکەی بەجددی تر دەزانن. لە ئێستادا هەردوو سەرکردەکە لەلایەن ڕاوێژکاری تایبەتەوە کە لەلایەن وەزارەتی دادەوە دەستنیشان کراوە لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. ڕۆژێک پێش پشکنینەکەی FBI سەرۆک بایدن دووپاتی کردەوە کە هاوکاری تەواوی لەگەڵ دەسەڵاتدارە پەیوەندی دیارەکان دەکات. پێم وایە بۆ دەردەکەوێت کە هیچ شتێک لەوێ نییە. من ئەو کارە پەیڕەو دەکەم کە پارێزەرەکان پیان وتم کە دەیانەوێت بیکەن. مایکل مەکۆڵ نوێنەری کۆماریەکان بە کەناڵی ABC ڕاگەیاندووە ڕادەی ئەگەری لێکەوتە سیاسیەکان بەندە بە چەند هۆکارێک. واتەرگەیت وەک دزیەکی زۆر بچووک دەستی پێکردووە. بەڕاستی بووە هۆی ئەوەی سەرۆکی ئەمریکا دەست لە کار بکێشێتەوە. هەر بۆیە نازانم چی هەیە تا ئەو کاتەی بەڵگەنامەکان نەبینین. ئەگەر بەڵگەنامەی ئاسایشی نیشتیمانی هەبێت کە پەیوەندی بە نەیارانی نەتەوە بیانیەکانەوە هەبێت. بەڵام ئایا بۆچی هەردوو سەرۆکی ئیستا و سەرۆکی پێشوو بەڵگەنامەی نهێنیان لەبەردەستا بووە نەک لە ئەرشیفی نیشتیمانیدا هەڵی بگرن؟ پرسیارێکە بۆ داواکارانی گشتی سربەخۆ کە لێی بکۆڵنەوە. ئەمەش بە وتەی سیناتۆری دیموکراتەکان جۆ مانچن کە بە کەناڵی NBC ڕاگەاند. ئایا بەنیازی ئەوە بووە زیان بە کەسێ بگەێنێت؟ ئایا نیازی ئەوە بۆ لە بنەڕەتدا کارێکی نابەرپرسیارانە بکات؟ پێم وانە. هیوادارم هیچ کامیانی نەکردێ بەڵام بە دڵنیاییەوە نابەرپرسیارانە بوون. جەختی لەوە کردەوە کە گەلی ئەمریکا لێپرسینەوەیان دەوێت و دەبوو پشکنین و هاوسەنگی باشتر هەبووە. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدراس ئێلگەلاسیس دەنی ئەمریکا واشنگتن. داخۆیانین ڤەکردنا دادگەهکردنەکی ڕۆژا دووشەمبێ لە نیویۆرکی هاتن گوهداریکردن لە دادگەهکردنا وڵاتیەکی ئەمریکی و تەڤی داعشی ببوو. ڕوسلان ئاسیانۆف کولێکەر کازاخستانیش دایک بووە و لە برۆکلنا نیویۆرکی دیژیتن دیانامەیەکێدا کو ji pênc xalan pêktê bi tevaya tawanên xwe pênasîn kiriye ku wê ji bo piştgirîkirina Daişê ya diravî کار کریە وی ئەو لە سەروێژی تێ دادگەهکردن. بێهیڤیا دەمێن خۆش ئەندتن داویا بەرنەما ئیرۆیا کورت کون نەکشن هەتا سبەهی دەگەینێک هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز.